هۆنەرمەندی شێوەکار محەممەد هاشم لە نوێترین بەرهەمی چاپکراویدا پێنجەمین کتێبی بە ناوی نامەکانی ڤانکۆخ لە چەند ڕۆژی داهاتوودا لە مەراسیمێکدا لە ناوەندی ئاشتی لە شاری هەولێر بڵاو دەکاتەوە. سەبارەت بە ناوەڕۆکی ئەم کتێبە لە پایامنێرمان ڕەنج ڕەحمان زانیاری زیاتری لێوەرەگرین. ڕەنج سڵاو لێبێ. سڵاو لێبێ وە خۆت ئاماژەت پێدا وا بڕیارە ڕۆژی پێنجشەمە لێرە لە هەولێر لە کتێبخانەی ئاشتی کتێبی نامەکانی ڤانکۆخ بڵاو بکرێتەوە و نووسەری ئەم کتێبە ئێستا لەگەڵ مندایە هەر خۆی لەسەر کتێبەکەی لەسەر ناوەڕۆکی کتێبەکەی لەسەر بیرۆکەی کتێبەکەی قسەمان بۆ دەکات. کاک هەماشم و کاتت باش پێمان بڵێ نامەکانی ڤانکۆخ پێنجشەم بڵاو دەبێتەوە بەڵام ناوەڕۆکەی. بەڵێ ئەم کتێبی نامەکانی ڤانکۆخ یەکەم جارە بە کوردی ئەو کتێبە چاپ بکرێت بەڕاستی، چونکە کتێبی نامەکانی ڤانکۆخ یەکێکە لە کتێبە زۆر گرنگەکان و کتێبە زۆر بەناوبانگەکانی دنیا و بە چەندین زمانی دیکەوە بە چەندین تیراژی زۆر چاپ کراوە و بە چەندی قەبارەش، چونکە ئەو کتێبە بریتە لە ئەوەی ئێمنە، بەڵام کتێبەکە خۆی لە ئەساسەن بریتە لە نزیکەی 900 نامە کە لە نێوان ڤانکۆخ و تیۆی برای هاوبەشی پێکراوە کاتی خۆی و دوای ئەوەی کە تیۆ برای ڤانکۆخ مردووە، یۆهانە ڤانکۆخ کە خێزانی تیۆ بۆ تیۆی برای نامەکانی کۆ کردوێتەوە و هەمووی لە ساڵی 1914 لە کتێبێکدا چاپ کردووە کە نزیکەی 1000 لاپەڕ زیاتر دەبێ. بەڵام ئەو کتێبێ من لێرە هەڵبژاردەی هەندێک لە نامەکانی ڤانکۆخە کە تیشک دەخەنە سەر ژیانی ڤانکۆخ، سەر نەهامەتیەکانی ڤانکۆخ، سەر هەتا ئەو پەیوەندیە خۆشەویستەی نێوان خۆی و تیۆی برای، چونکە برایەتێکی زۆر تۆکمەوە زۆر تند و زۆر هاوکاریانە لە نێوانیاندا هەبووە. ئەم کتێبە باز لە زۆربەی ئەو قۆناغانە دەکات کە ڤانکۆخ تێیدا ژیاوە و زۆربەی ئەو کتێبانەی کە لە سەر ژیانی ڤانکۆخ نووسراوە سەرچاوی سەرچیان نامەکانی ڤانکۆخە کە بۆ تیۆی برای ناردووە و ئەو نامانەی کە تیۆ بۆ ڤانکۆخی ناردوێتەوە هەموویان کۆ کراوەتەوە. هەرچەندە ئەو نامانەی کە ڤانکۆخ بۆ تیۆی ناردووە تقریبا نزیکەی 900 نامە دەبێت کە هاوسەرەکەی بۆی کۆ کردێتەوە، بەڵام ئەو نامانەی کە تیۆ بۆ ڤانکۆخی ناردووە بەداخەوە 36 نامەی ماوە، چونکە ڤانکۆخ دەزانم کە زۆر گرنگی بە هەڵگرتنی نامەکان نەداوە ئەو کاتە. ئەنجا بۆیە زۆربەی ئەو نامانەی کە لە کتێبەکەدا ئەو نامانن کە ڤانکۆخ بۆ تیۆی ناردووە و هەندێک جار وەڵامەکەیمان نییە، چونکە ڤانکۆخ ئێتیمامی بە هەڵگرتنی نامەکە نەداوە، ئەرشیفی نامەکە نەداوە. جا لە نامەکانیدا بۆمان دەردەکەوێت ینی هەموو ئەو قۆناغانی ژیانی ڤانکۆخ وەکو سەرچاوە بەکار هاتوو لە ناو کتێبە مێژوویانێک کە باز لە ژیانی ڤانکۆخ دەکەن، باز لە قۆناغە هونەریەکانی ڤانکۆخ دەکەن، باز لەو ڕوئیایی ڤانکۆخ دەکەن بۆ ژیان، بۆ هونەر، بۆ داهێنان، ینی هەندێک گوتەی تێدایە، هەندێک حکمەی تێدایە لە زاری ڤانکۆخەوە. بەداخەوە یەک قۆناغی بچووکی ژیانی ڤانکۆخ دیار نییە لە ساڵی 1880 تا 1882 لە فەڕەنسا، لەبەر ئەوەش لەبەر ئەوەیە کە ڤانکۆخ و تیۆ لەو مەرحەلەیە بە یەکەوە ژیاون لە ناو یەک شوقە نامەگۆڕنەوەیان نەبووە لە نێوانیان. ئەنجا زۆرێک لەو کتێبانە کە باسی ژیانی ڤانکۆخیش دەکەن ئەو فترێت تۆزە کەم و کوڕی تێدایە، حتا ئەو شوقەی کە لە پاریسە کە ڤانکۆخ تێدا ژیاوە لەو مەرحەلەیە من بۆ خۆم چووم، ینی زۆر ئایکۆنی ڤانکۆخی پێوە دیار نییە بەداخەوە. ئەنجا ئەو نامانەیە ئەنی دەکرێت وەکو سەرچاوی هەرە سەرەکیوە سەرچاوی دوکومنتکردنی ژیانی ڤانکۆخ پێی بناسین و ڤانکۆخ لە ڕێی نامەکانیەوە بناسین. پێشتریش کتێبێکی تر لەسەر ڤانکۆخە بووە. چ شتێک ئەو خۆشەویستەی بۆ تۆ بۆ ڤانکۆخ وا دروست کردووە کە بەدووداچوون و لێکۆڵینەوەکانت لەسەر ژیانی ئەم هونەرمەندە وابێ؟ ڕاستیەکەی ساڵی 2010 وا دەزانم کتێبێکم نووسی لەسەر ژیانی ڤانکۆخ
بەڵام بیرۆکەی نووسینی کتێبەکەم زۆر پێشتر یعنی لە سەردەمی کاتی خوێندکاری هونەرە جوانەکان بووم. ڤانکۆغ یەکێک بوو لەو ئایکۆنانی کە هەمیشە لە زاکرەی مندا بووە، زۆر جار تابلۆکانی ئەوم لاسایی کردوێتەوە. ڤانکۆغ بۆ منوەکو دەتوانم بڵێم مامۆستایەکی فکریە لە مەجای شێوەکاریدا. گرنگجی من بۆ ڤانکۆغ لەوە دەست پێ دەکاوە، هەت تەنانەت بە دوای هەموو ئەو شوێنانەدا چووم کە ڤانکۆغی تێدا بوو ماڵەکانی، هەتا چوومەتە سەر گۆڕەکەی ڤانکۆغ لە سەروی پاریسەوە، ئەو شوێنانەی کە ڤانکۆغی تێدا ژیاوە. بۆ من ڤانکۆغ ئایکۆنێکی زۆر جوانی هونەریەوە لە دنیاشدا بێگومان کە ناوی گرنگترین ئەو هونەرمەندە شێوەکارانە دەت کە لە مێژووی هونەری شێوەکاریدا ئاماژیان پێدەکرێت لە دوای لیۆناردۆ داڤینشی ڤانکۆغ دێ، یعنی دووەم کەسی کە زۆر گرینگە لە بواری شێوەکاری لە دنیاداوە مێژوو باسی کردووە ڤینسنت ڤانکۆغە. بزانم لەگەڵ ئەم کتابە چەند کتێبێکی تریشت دەبێتن لەم ڕۆژەدا، چاپی دووەمیان دەبێت ئەوانیان چ گۆڕانکاریێک لە کتێبەکانی ترە، چکۆ بزانم زیاد لە کتێبەکەت دەبێت ڕۆژی پێنجشەمە. ڕاستەکەی من 5 کتێبم نووسیوە تا ئێستا، هەر 5 کتێبەکە لەسەر هونەری شێوەکارین. ڤانکۆغ ئەوەی کە باسی ژیانی ڤانکۆغ دەخای یەکەم کتێبی منە کە ساڵی 2010 چاپ کراوە، ساڵی 2020 چاپی دووەمی بۆ کرایەوە و ئەو کتێبێکی ئێستا تەبەن بێگومان بە هاوکاری کتێبخانەی ئاشتی و خودی کاک ئاشتی بەڕاستی کە بۆ من هاندەر بوو کە کتێبێکی ڕسائل ڤانکۆغ لە بەغدا بەرچاوی کەوتبوو، لەوێەوە بیری لە من کردبووە کە بۆچی پرۆژێکی وا دروست نەکەین، ئەوە بۆ ئەو کتێبەی لێ بەرهەمهات و ئەو کتێبانەی دیکەژێکیان لەسەر هونەری ئەبستراکتە، ڕەگەزەکانی هونەری ئەبستراکت و شێوازەکانی هونەری ئەبستراکت و فکرە ناو هونەری ئەبستراکت کە 20 قۆناغە لە ناو کتێبێکدا کۆکراوەتەوە. یەکێک لە کتێبەکانی دیکە کتێبی ڕۆدانە، ڕۆدانی ژێکێکە لە هونەرمەندانی گەورەی فەڕەنسی و کتێبی ئاخیر کە هونەری پیرۆزە بریتە لە هەندێک توخوساتی ئاینی ناو ئاینی ئێزیدی کە پەیوەندیان بە هونەرەوە هەیە. بەڵێ ئەمە تەواوی قسەکانی نووسەر و هونەرمەند هەماشمە لەسەر دوایین کتێبی خۆیدا. بەڵێ